بەراوی خوای گەورە سڵاوتان لێبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ماوەیەکە ڕووداوی ئەمنی لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ڕویان لە زیادبوون کردووە. ئەمڕۆژ لە شاری سلێمانی ئۆتۆمبیلێک لە گردی عەلیناجی لە بەردەم بارگای کاروباری تورکیا بۆمبێکی پێدا تەقیەوە لە ئەنجامدا دوو کەس بریندار بوون. دوێنێش بۆمبێکی چێنراو بە ئۆتۆمبیلێکی هێزەکانی کۆماندۆ لە ناوچەی گەرمیان تەقیبەوە و پێشتریش کەیسی هاوکارجافە بوو لە هەولێر و بەهامان شێوە تۆپباران و موشکبارانی ئێران هەبوو بۆ سەر حیزبە کوردیەکان بەهامان شێوە ئۆپەراسیۆنی تورکیا هەیە. لە بەرنامە خوێندنەوە بۆم ڕووداوە ئەمنیان دەکەین کاریگەریەکانیان چیەوە دەرهاویشتەکانی شانتیە لەگەڵ بەڕێز عەمید سەرحەد قادر شارەزای ئەمنی و بەڕێوەبەری پێشووی پۆلیسی قەزا و ناحیەکانی کەرکووک. کاک عەمید سەرحەد بەخێر بێ. سوپاس دەکەم. دەمەوێت سەرنجی بەڕێز بزانمە سەر ئەو ڕووداوانەی کە ڕوودەدەن بەتابەت بەلەوەی سلێمانیەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ بڵین ئۆتۆمبیلێک تەقیبەوە لە بەردەم بارەگایەکی تورکیا. ئەو ڕووداوە ئەمنیانە چیان لێ دەخوێنرێتەوە و هۆکارەکانی چین ئەوەی کێستە لە ناوچە جیاوازەکان ڕووداوی جۆرا و جۆر ڕوودەدات. بە ناوی خوای گەورە سواز بۆ جەنابەت، سواز بۆ بینەرانی کەناڵی پەیامی خۆشەویست. دیارە بەداخەوە کە ئەیبینین ماوەیەکە ئاڵۆزیەک لە هەرێمی کوردستانە هەیە کە ئاڵۆزیە شاچی بەهۆی دانانی ئەبەوە بێت یاخود بەهۆی ئەو درۆنەکانەوە بێ یاخود بەهۆی ئەو تۆپبارانانی کە لە ماوەکانی پێشوا کرایە سەر حیزبەکانی دیموکرات و کۆمەڵە و باقی حیزبەکانی تر. بەداخەوە ئەمانە ئەتوانم بڵم هیچ ڕێگریەکی ئەوتۆ نییە لە وڵاتانی دراوسەیە کە ئەوان بە ئارەزوی خۆیان چۆن بیانەوێ ئۆپراسیۆن ئەنجام بدەن، چۆن بیانەوێ ئەو حیزبەکانی مەعارەزە یاخۆت هەر کەسێک کە بیانوێ ئەتوانن زۆر بە ئاسانی بیکەن بە هەدەف و لە ناوی برن. حدودەکان تاکو ئێستا نەتوانراوە بپارێزرێت. بە تاکید حکومەتی تورکیا کە ئەتوانم بڵێم ڕۆژانە ئەوان چالاکیان هەیە لە هەرێمی کوردستان، بە تاکید کە ئەوان چالاکیان نەبێت نێارەکانی ئەوانش کە ئەمڕۆ پەکەکەیە ئەوانش مەحاولەکەن بە هەر شێوێ بێ و چاودێری چی بارەگاکانی تورکیا بێت بەجا لەژێر هەر ناونیشانێکا بێ یاخۆت ئەو شەریکە و کۆمپانیا و ئەو دەستگا هەواڵگریانەی میت و ئەوانێک کە هەیە ئەوانش متابعەکەن بۆ تۆڵەستاندنەوەی خۆیان کە بەرامبەر ئەو شخصانی ئەوان کە ئەکرێنە هەدەف لەلای ئەوانەوە بە تاکید ئەوانش بەحاولەکەن کە ڕەتفعلیان هەبێت. بەڵام ئەمە بە حقیقەت ئەبێ چارەسەری بنەڕەتی بە شێوەیەک بکرێت لە ڕێگای حدودەکان حەدێکدا بنرێت بۆ ئەم ئۆپەراسیۆنانەی کە ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە ئەوان هەر کاتێککە بیانوێت لە هەر جێگایەکە لە هەر محافەزەیەکە گەیوە بۆی کە لە هەر گوندێکە لە پێنجوێن کفری ئەوان توانیویانە ئەوان هەدەفی خۆیان بپێکن. ئەمە بەڕاستی کارە ساتە ئەبێ چارەسەری ئەم وەزع بکرێت. حکومەتی مرکزی ئەبێ بە هەر شێوەیەک بێت کە لە ڕێگای دانوستانەوە بێت، لە ڕێگای شکاتەوە بێت، لە ڕێگای UN و ئومەمی متحیدەوە بێت، لە ڕێگای ئەو وڵاتانی ترەوە بێت، ئەبێ حەدێک بۆ ئەمانە دابنێت. ئەگەر حەدانە نرێت ئەوان بە ئارەزوی خۆیان بتوانن ئۆپەراسیۆن ئەنجام بدەن، نەوانێت لە ئایندەیان نەتیجێ ئەمە بکرێت بەوانی ئەوان هجومی زەمینیش بکەن بۆ زۆر بە ئاسانی ئەوان کە ئێستا ئەمیان بۆ بچێتە سەر لە ئایندەشا کە هیچ ڕێگریەک نەبێ بە دووری مەزانەکە ئەوان هجومیش بکەن بۆ هەر جێگایەکەمە بەستیان بێت بۆی کە کار و چالاکی تی ئەنجام بدەن. باش دوای لەسەر تورکیا زیاتر قسەکەین ئەی پەکەکە دەبێت چی بکە؟ ڕاچاوکردنی هەرێم ینی بارودۆخی هەرێم ئەنی ڕۆڵی پەکەکە چیە؟ ئێستا بڵین هەم بەردەوام درۆنی تورکی هەیە لە هەموو ناوچەکان بەردەوام دەنگی دێت بەتایبەتی ئێستا لە سنووری سلێمانی چالاکی زۆر بووە تیرۆرکردنی ئەندامانی پەکەکە هەیە بڵین لەم سنوورەیە. ئەی پەکەکە دەبێت چی بکات؟ پەکەکە بەداخەوە یعنی خۆزگا پەکەکە ئەو هێزەی کە هەیەە ئەو قووەتی کە هەیەە ئەو توانایی کە هەیەە ئەگەر لە کوردستانی خۆیان بۆیان لە تورکیا وایە بەڕاستی دەور و تاسیری زۆرە بوو. ئەمڕۆ ئەوەی کە بتوانین ئەوەی کە ئەتوانرێت بە ئاشتی بەدەست بهێنرێت بەداخەوە ئەمڕۆ بە شەڕ بەدەست نایە بە تایبەتی لەگەڵ حکوومەتێکی وەکو تورکایەکە و حلفی ناتۆیە کە باشترین چەکیە باشترین هێزی هەیە ئەو هەر بە هەر شێوەیەک بێوێ ئەوان ئۆپەراسیۆن ئەنجام بدەن و وڵاتانی تریش لەگەڵیانان دامیانەکەن هاوکاریانەکەن. پەکەکە بە هەر شێوەیەک لە شێوەکان وایە کە ئەم وەزعی کە لێرە هەیە بم ئەم
کەسانیان ئەم سەرکردانیان یاخۆ ئەم بەرپرسەی سەربازیانیان یاخۆ سیاسیانیان ئەگەر لە تورکیا لە کوردستانی ئەوێ وایەوە لە کوردستان من ئەکاڵم کوردستان هەموو کوردستان بە حقیقت ئێمە یەک کوردستان بووین بەداخەوە کە پارچە پارچە کراوین کە لێ وایە دەور و تەئسیری خۆیە بوو بەڵام کاتی خۆشی لە ساڵی 92 ئەوانە کە شەڕی بەداخەوە کە ئەو کاتی کە شەڕی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەگەڵ پەکەکەیا بوو پەکەکە ئەو کاتە بە ئیتیفاق چوونەتە قەندیل بە ئیتیفاقی ئەو کاتی پارتی و یەکێتی و تورکیا ئەوانە کە چوونەتێنەکە کە چوونەوێ ئەوان مانەوە کە مانەوە نەگەڕانەوە کوردستانی تورکیاکە لەوێ مانەوە زیاتر کار و چالاکیەکانیان لە ناو خاکی هەرێمی کوردستانایە و تورکیاش هەمیشە ئەوە بە مەترسی ئەزانێ بۆ سەرخۆی بۆیە ئەوە ڕێگایەکە ئەوە ینی نوختەیەکیە کە داویانەتە دەست حکوومەتی تورکیا کە ئەوان ئەو مەجاالەیان هەبێ کە بێن لە ناو خاکی هەرێمی کوردستانە هەر کاتێک بیانەوێ کار و چالاکی خۆیان ئەنجام بدەن و ئەشبینین بەداخەوە کە ئەوانش کە ڕۆژانە خەڵکیێوانەکرێتە هەدەف و خەڵکیان ێشەی دەکەن جا چی لە سنووری سلێمانی بێ هەولێر بێت لە هەر شوێنێک بێت ئەوان ڕۆژانە هیچ هیچ شتێک نییە بەرپەرچێک نییە بۆ ئەوی کە بتوانێت ڕێگری لە حکوومەتی تورکیا بکە کە ئەوان ئەو چالاکیەکانیان کەم بکەنەوە باشە بەس بڵێن ئۆپەراسیۆنی تورکیا هەیە لە سنووری دۆک زۆر هاتوتە قوڵایی هەرێمەوە لە داهاتووداوە هەیە لە سنوورمەترسیە لە سنووری سلێمانیش جۆری ئۆپەراسیۆنی وشکانی هەبێت یاخود دوورێ هەر تەنابەکارێنانی درۆن و بڵێن هێرشی ئاسمانیە لەم ناوچانە خۆی ئەوان ئێستا سێری ئەوواکەن تاوەکو چی حەدێک چی ڕەتفعلەکەیە بۆ ئەمەی کەوان ئێستامان ئەم چالاکیان ناکەن ئەگەر هیچ ڕەتفعلێک نەبێت لە ئایندەیە تۆ تەسەور بکە کە هەموو شتێک ببێت باش ئەی بەس ئەوەی سنووری دۆکیشکە بڵێن لێژە ئۆپەراسیۆنیان هەیە باز دەکرێت سەداسی خاکی دۆگەیستا لەژێر کۆنتترۆلی تورکیادا بێت جارێکی ئەو ناوچانە چۆڵ ناکاتەوە تورکیا ئەو هێزانەی کە هێناونی بە ئەو ناوچانە ئەو هێزانە لە توانم بڵم ساڵی 92 کە ئەو کاتی کە شەڕی حکوومەتی پێشمەرگەی هەرێمی کوردستان کە لەگەڵ پەکەکەیا بوو لە دوای ئێوە هەندێک بارەگای پەکەکە لە مەتیقەیکانی ماسی و مەتیقەی بادینان و ئەوانە هەبوو بەڵام ئێستا ئەوە بارەگایانیان ئەوان زیادیان کردووە ڕاستە هاتوونەتە پێشەوە لە زۆر شوێنی تریش بارەگایان داناوە بەڵام ئەوە بە چی شێوەیەک هاتوون و ئیتیفاقەیە ئیتیفاق نییە ئەگەڕێنەوە یان ناگەڕن و من ناتوانم لەسەرەوە هیچ زانیاریەکی ئەو تۆم نییە بەڕاستی وەکو ئەزمموی سەربازی خۆت بڵێن ئەو ناوچانەی کە هەر وڵاتێک زە تورکیا بێ وڵاتی تر بێت چێ بە زەحمەت ناکشێتەوە زۆر بە زەحمەتە تۆ هەشت جێگایەکە گرت لە ئایندەیان نەبێ بۆی کە بڵێ من ئەم شوێنم بە خوێن گرت و بە خوێنیش دەبێ بەجێ نایەڵم و بە ئاسانی زەحمەتە گەڕانەوەی ئاسان نابێت بەڵام ئەگەر ئیتیفاقی تریشە بێت ئەوە نازانم بەڕاستی مزانیاری مەسەری نییە باشە بە زۆکو درۆنەکان ئێستا درۆنەکان ڕۆڵی گراکەرەوە دەبینن چی ئەوەی کە پێشتر بڵێن درۆنی ئێرانی هەبوو هات بارەگای حیزبە کوردیەکانی بڵێن بردومان کرد و درۆنی تورکیا هەیە ئێستا سەردەمی درۆنەکانە بەڵێ ئێستا ئەو شەڕێکە پێشتر کە بە بڵین بەو جێش ئەکرا یاخود بەو چەک و تەقەمەنیانی کە لە بەردەستیان نابوو ئەکراکە ماوەیەکی زۆری ئەویست و ئیمکانەتی زۆرتی دەویست ئێستا ئەوان نەتوانن لە ماوەیەکی زۆر کەمە ئەو هەدەفانی کە هەیەە بیپێکن وەکۆی کە بینیمان مقڕی حیزبەکانی مەعارەزەی ئێران کە لە ماوەیەکی چەند سعاتێک هاتوانیان ئەوان ئەکسەریەتی بارەگاکانی حیزبەکانی مەعارەزەی ئێرانمان بینی کە هەمان بە درۆن هجوم کرایە سەریان و بەداخەوە کە کوژراوە برینداری زۆر هەبوو بۆ تورکیاش هەر بە هەمان شێوە یعنی ئەمڕۆ درۆنەکان ئەتوانن شەڕی لەشکرێک بکەن ئەو هەدەفەی کە هەیەە زۆر بە ئاسانی بە درۆن ئەتوانرێت هەدەفەکان پێکردنەوە شەڕی ئۆکرانیا و رووسیا کە بینینەوە هەموو وڵاتانی بە ئەمریکا و وڵاتانی حلفی هاوپەیمانی ئەمریکاشەوە کە هاوکاری ئۆکرانیاکەن هاوەرانی هەستاوە لەسەر درۆنەکانی ئێران کە درۆنەکانی ئێران توانیوەتی باشترین هەدەف پێکێت لە ناو خاکی ئۆکرانیا کە رووسیا بەکاری هێناوە دا لە هەرێمی کوردستانیشە هەر بە هەمان شێوە خۆ هەر ئەو درۆنانن و هەر ئەو کەسانن و کە مەشق و ڕاهێنانیان کردووە پێشتر و کە داویانە بوان و بە تاکی دەوانش کە لێرەش بەکارێنن هەر هەمان شتە باشە بە زۆکو شارەزایەکی سەربازی بۆ هەر وڵاتێکی دراوسێ بڵێن کە درۆن بەکاردێنێ بەبێ ینی معلوماتی پێشوەختە لە ناوخۆی هەرێم بێ دەتوانرێت ئەوە ئامانجەکە دەقیق بچکە جاروێ بنم لەدەی کۆمەڵێک ئۆتۆمبیلە درۆنێک
یەک کەس دەکاتە ئامانج یەک ئۆتۆمبیل دەکاتە ئامانج ئەو هەدەفانە حکمت من توانم پێت بڵێم 100% لەلایەن دەستگای خۆیان ئەو کەسانی کە لەگەڵیانە ئیشەکەن معلوماتی دەقیقیانە دەنێ و هەدەفەکانیشیان پێکاوە هەتا تۆ گەرسەیری ئەوانەی ئێرانیش بکەین لە هەندێک ژوورەکان و جێگەیانی کە دراوە کە پێشمەرگەکانی تیا بووە لەوێ دراوە لە ژوورێکی تر کە چۆڵ بووە کەسی تیانێ بۆ لەو ژوورە نەدراوە پێشتر هەمووی ئەمڕۆ بە مۆزوعی GPS و بە خەڵکی تر کە ئەتر بە هەشت شێوەیە کە دروستیان کردووە لە ناو ئەوانە بە چی لە ڕووی ئیمکانیەتەوە بێ بە هەشت شێوەیەکی تر بێ بەداخەوە معلوماتی 100% یان ناوە پیان ئەوان کە هەدەفەکان کە ئەیان بینین ئەتوانین بڵێن لە 90 بەرەژوور زیاتر ئەوان هەدەفەکانی خۆیانیان پێکاوە ئەگەر لە 110 هەدەفەکانیان لە پێکابێ بەر خەڵکی مەدەنی وانە کەوتوبێ ئینە ئەکسەریت ئەوان هەدەفەکانی خۆیانیان پێکاوە جاچی بۆ سەر بارەگاکان بوو بێ یاخود بۆ سیارە بوو بێت یاخود هەتا بوو هەندێک جار ئەوان لە ماتۆڕەکان کە دوو کەسی بەسەرەوە بوو ئەوان بە درۆندیانداوە معلوماتەکەونە دقیق بۆ ئەوانیان پشتووە. مەترسیەکانیان چی لەسەر ئاسایی شێریم ئەو درۆنانەوە ئیشی تەنها حکوومەتی هەرێمە یاخود کێ ئەسڵەن پاراستنی ئاسمان ئیشی کێیە پاراستنی ئاسمان خۆی پاراستنی ئاسمان ئەبێ حکوومەتی مرکزی ئەو بەرپرسە بە حقیقت ئێمە ئێستا مەتارەکانیشمان کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە هەموو مەتارەکانیش ئێستا دەستگای مخابرات لێ و ئەوان هەر کەسێک کە بەڵە مخابراتی عێراقی لە هەولێر و سلێمانی لە هەولێر و سلێمانی و لە ئێستا لە مەرزی باشماغ لە هەموو مەرزە ڕسمیەکان کە تۆ هەر کەسێکە ڕوات کە ئێستاوان سیستەمێکیاندا ناوە ناوەکەی دەندە و سیستەمە ئەگە داواکرااو بێت لە حکوومەتی عێراق یەکسەرەوە پێڵێەوە داواکراوە ئەگیرە و تەسیمی ئەوەیە کرێتەوە بەڵێ ئەوان هەن لە مەتارەکان ناهان بارەگای مخابراتی عێراق لە سلێمانی هەیە لە هەولێر هەیە لە شوێنەکانی تر هەیەوان هەند چاودێری وەزعەکەکەن بەوردی و ئاسمانی هەرێمی کوردستانیش حکوومەتی مرکزی لێی بەرپرسیارە حدودیش بە هەمان شێوە ئەوان هێزیان هەیە بە ناوی حرەس حدودەوە ڕاستە بەرپرسەکانیان کوردە و ئەمانە بەڵام و هێزانە سەر بە حکوومەتی مرکزین معاشیان سەر بەوانە ئیمکانیەتیان سەر بەوانە تەرقیان حرەکاتیان هەموو شتێکیان سەر بە حکوومەتی مرکزیە حکوومەتی مرکزی ئەبێت بە جواب بێت لەسەر ئەو پێشێرکاریانی کاکرێت باشە یعنی بەس توانای نیە عێراق خۆی وەکو چەک و ئەوانە بە وەڵامدانەوەی درۆنەکان بێت ئەنی توانایەکی نییە نیسی چەکی ئاسمانی و ئەوانەی نی عێراق خۆی یاخوتەرمە بەسی نییە ڕێگری بکات ئێستا گەر ئێمە سیر بکەین درۆن بەڕاستی بەداخەوە ئێستا حەشتی شعبی درۆنی هەیە درۆنی جێشی عێراقی هەیەتی هەموو ئەو بەشانی پۆلیسی ئیتیحادی و کەسەر بە حکوومەتی مرکزیەتی تەنها ئەوەی کەنیەتی پێشمەرگە بەس درۆنی تەسووریان هەیە بردومانیش کە تو ئەو تەبێ بە تاکی دەوی تریشی هەردووکێ توانێ بەکاربێنێ کە تۆ مەجالدا یەکێکیانە داپی ئەوەی تریشی بە تاکید هەیە بەڵام ئەوەی کە تا ئێسانیەتی حکوومەتی هەرێمی کوردستانە وەزارەتی پێشمەرگەیە کە درۆنی نیە بۆچی کارەکەی چیە؟ بۆ کارەکەی حکوومەتی مرکزی ئەوەی کە من زانیاریم هەبێت چەند جارێک وەزارەتی پێشمەرگە داوای کردووە بەڵام حکوومەتی مرکزی ڕازی نەبووە نەیان داوە پێی لە هەمان کاتە کە جەنابێت دەڵێ درۆنەکان تەنها ئەوەی کە ئەو سیستەمەی کە هەیە ئەمڕۆ مەگە لەلایەن ئەمریکا و هاوپەیمانەکانەوە ئەوان بتوانن دەور و تەسیریان هەبێت کە بۆ تەقانەوەی ئەو درۆنانی کە هجوومەکە لە هەدەفەکانیان لە ناو هەرێمی کوردستانە لە ماوەکانی پێشوو ئەوەی کە بینیمان ئەمریکەکان چەند درۆنێکیان تەقانەوە ئەوەی کە ئێرانی ناڕەحەت کرد و دوایی هەندێک کۆمەڵێ لێدوانیشیان نالەوبارەوە ئەجنا حکوومەتی هەرێمی کوردستان هیچ سیستەمێکی نییە بۆ بەرگریکردن دەخۆی عێراقی بۆ تەقانەوەی درۆن عێراق ئەگەر هەشی بێت زۆر جار ئەبیسین ئەڵێن هەیەیان ئەوان هەیەە جاوان بەکاری هێنن یا بەکاری ناهێنن بۆ ئەوە نازانم بەڵام حکوومەتی مرکزیەتی و حەشتی شعبی شێتی و پۆلیسی ئیتیحادی و جێی شوانە کە تۆڵی حکوومەتی مرکزی عنی هەمیان هەیەە تەنها کە ئەوەی کەنیەتی حکوومەتی هەرێمەکەنیێت ئەو درۆنانەی کە پێشتر بۆ سەر هەولێر بەکارداهاتن ئەوانە شەر بڵین پێشکەوتو بوون ئەوەی کە پایتەختی هەرێمیان بە ئامانج دەکرد یاخود بنکەکانی هێزەکانی هاوپەیمانان بەتاکیدوانی جۆری درۆنەکان فەرقیان هەبوو بێت لەوە چێ فەرقیان هەبوو بێت و هەندێک جارەوان
بە درۆنیان هەندێک جار ئەوانە ڕێگای چەند ڕاجیمەیەکەوە نەوانێت لە بارەگایەکی پێشمەرگەیانە دایان خۆت لە بیرەنەوتەکانی غاز و وانیان لە مەتیقەی قادرکەرم وانادا لە مەسنووری مەخمور و هەندێک جار لە بارەگاکانی تورکیای پێدەنەوانێ ئەوە لەگەڵ ئەم درۆنانی ترا فەرق و جیاوازی هەبێت بە تاکید بەڵام مهم ئەوان هەیانە و بەکاری هێنن جا ئەو نەو عبێت یاخود نەوەیەکی باشتر بێت ئەوە کێشە نیە کێشەکە ئەوەیە کە ئەوان هەیانە و ئەتوانن هەر کاتێ بەکاری بێنن ئەوە ئەو درۆنانە ئێستا خەتەرە بۆ سەر ئەتوانم بڵێم هەموو بەرپرسێکی ئەم هەرێمە نەوانێ بەیانی کەسێک ئەو معلوماتێک ئەو زانیاریانە با بە یەکێک لەو دەستگایانەی کە بە دوای پەکەکەی ئاگەڕن یا بە دوای معارەزەی ئێران ئاگەڕن بڵند کاکە ئەم سیارەیەکە سیارەی معارەزەی ئێرانە یاخود دەمە پەکەکەیەتیایەتی درۆنێکی لێ بن دوای بڵند کاکە داوی لێبور نەکەین وڵا ئێمەوە مازانی ئەوان بوو یعنی خەتەرە بەڕاستی ئەمە ئەبێ چارە حەلێک بۆ ئەمە بدۆزێتەوە ئەمە دەبێت بە نوکتەم ڕوحانێ برادر دکتێکی خۆشیانە سەر باسەکانم بۆ چەند ساڵێکی تر نەوانێت درۆنەکان خۆیان بێنە ماڵەکە بڵند کاکەمە ماڵی فلان کەسە بیتەقێنینەوە یاننا وای لێ بێت ماڵ بە ماڵ بگەڕێنەوەکو بە دوای سیاریا بگەڕێ بۆی ئەبێ چارەسەرێکی ئەم وەزعان نەکرێت حەدێک بۆ ئەمەدانە نیرە بەڕاستی ئەمە خەتەرە بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ سەربەرپرسانی چی سەربازی بێ حیزبی بێ ئیداری بێ پەرلەمانی بێ نەوانێت لە ئایندەیە بە حقیقەت خەڵکی تریش بکرێتە هەدەف بڵند بە هەڵە بوو باشە بەس وەکو وڵاتانی ئەمریکا و پەیمانەکان پێ دوایە درۆنەکانی تورکیا بێت باگەداری ئەوانە یاخۆ ئێران جیاوازە ڕەنگە و بردومانەی کرد بێت بەبێ ئاگاداریەوە بەس ئەوەی تورکیا هیچ پێ دوای ئاگاداریەکە بێت خۆی ئەوەی کە لێدوانانی ئەیبینین ئەیبیستین لە دوای هەموو ئەو حاڵەتانی کە ڕووەدا هەندێک جار هەندێک لێدوانە درێت ئیداناکرێت ئەم مەوزوعانە بە ئیدانەکردن حەل ناکرێت بەڕاستی ئەمە حەل ناکرێت دەبێ تۆ بڕیارێک نەبێ بۆ ئەمە بە تونگی ڕوبەڕووی ئەم مەسەلێ نەبیتەوە تو ئەو دێت بارەگایەک خاپوو دەکات یە کۆمەڵی خەڵکی مەدەنی شەی دەکات کۆمەڵی خەڵکی مەعارەزە شەی دەبێ بەداخەوە ژن و مناڵە کوژرێت ئەو چی مەبەستی بێت هەدەفەکەی خۆیە پێکێت تۆ دێ دەڵێ ئیدانەیەکەم بە ئیدانەکردن چییە بێت ئەوە چەند ساڵە ئێمە هەر ئەڵێن ئیدانەمان کرد و ئیدانەمان کرد بەڵێ حکومەتی مەرکەزی ئیدانێکی پەرلەمان ئیدانەیەکە هەرێم نازانم هەموو ڕێی جمهور ئیدانەیەکە کێ ئیدانەیەکە بەڵام چی بوو یعنی نەتیجە ئیدانەکردنەکان چی بوو توانرا ئێمە حەدێک بۆ ئەمە دابنین ئەمە ڕابگرین نەخێر باش بەس کاریگەریەکانی چیە لەسەر ئاسایشی هەرێم لەسەر سەقامگیریێت تا ئابووری بێ کۆمەڵایەتی بێ ئێستا زۆرێک لە نادڵنیایی دروست نەبوو لای هاوڵاتیان هەر بارە ئابووریەکە بێت جگە لە ئەمنیەتەکەش ئەم ڕووداوانە ڕوودا و ئەمنیانە کاریگەری خراپیان دەبێت لەسەر هەرێم بەڵە چۆن نایبێت تۆ ئێستا ئەم تەقینەوە کە ئەمڕۆ لە سلێمانی هەبوو بەڕاستی خەڵک پێی بێتاقەت بۆ تووشی دڵە ڕاوکیە بێت تۆ لە ناو شاری سلێمانیا تەقینەوەیەکی وابێ یاخود ئەوەی بارەگای حیزبەکان هەر بە هەمان شێوە لە هەر تەقینەوەیان ئەمەی هەندێک لە دەکانی منتیقی شارباژێر و ئەوانە هەمووی تاسیری هەیە ئەوەی کە لە سنووری خورماڵە و ساروخە بەسەرەوەی هاتووە خەڵکی هەموو خورماڵ و ئەو دیانە من هەندێکیان قسەم لەگەڵاکردن هەموو ترساون ترسیانە دروست بوو حەقی خۆشیانە تۆ ساروخێکی گەورە دێ لەوێ ئەتەقێت نازانی کێی تەقێنێ بۆچی ئەتەقێت ئەم ساروخە چییە چی زەرێکی بۆ دوایە بێ کێ ئەڵە مادەی کیمیایی تیانە نازانی یعنی چییە تەسەوری هەموو شتێک بکە خەڵک چۆن تاسیری نابێت تاسیری زۆری شە نەکەم باشە بەس ئێستا بڵین هەر بارەکەی بڵین دەستگای هەڵگیریەکانی بڵین ئیتڵاعات بێت میت بێ هەر ئەوانە لە کوردستان چالاکەن یاخود ینی بۆ دەستگا هەواڵگیرەکانی تریش ینی کوردستان ینی مەترسی لەسەر ئەو دەستگای هەواڵگیری وڵاتانی تر بڵین وەڵاهی بەداخۆ من قسەیەکەم ئەتوانم بڵم ئەمڕۆ عێراق بەعام وای لێ هاتووە هەر وڵاتێکە بێوێت توانا و مستەوا و دەستگای هەواڵگیریەکەی بزانێت چییە ئەینێرێ بۆ عێراق لێرە تاقیە کاتەوە بزانێ ئەو دەستگا هەواڵگیری ئەوە مستەوای چەندێکە توانێت ئیش بکات لە ڕووی کۆکردنەوەی زانیاریەوە لە ڕووی کەسبکردنی خەڵکەوە لە ڕووی متابعەکردنی خەڵکەوە بەداخەوە وای لێ هاتووە یعنی بە سەدان کۆمپانیا و شەریکات و نازانم ناوی سیر کە ئێستا لەم لە هەرێم و لە بەغدا و لە شوێنەکانی تر هەیە بە ناوی جۆرا و جۆر و سیر و ئەمە مزگەوت ئەمە حوسەینیە نازانم ئەمە تەکیە ئەمە چییە شت زۆر هەیە
لەگەڵ هەموو ئەمانیا کۆمەڵی خەڵک ناوانەیە خزابێتە ناو ئەمانۆکە ئیش بۆ وڵاتێک بکەن بە شێوەیەک لە شێوەکان زانیاری لەسەر خەڵک کۆ بکەنەوە ئەمانە هەیە بە حەقیقەت چی لە عێراق و چی لە کوردستانیش باش بەزۆکو دەستگا ئەمنیەکانی هەرێم ئەوان دەبێت بڵێن ڕۆڵیان چیبێ ئێستا بڵێن هەمانگیکی وەکو تۆژنی ئێستا دەبین هەم دەستگای هەواڵگریەکانی پارتی ویکێتی لە ڕووداوێکی ئەمنی هێرش دەکەنە سەر یەکتری ئەمە کاریگەریەکەی چییە؟ یاخود یەک نەگرتنەوەی هێزەکان بەعام هێزی پێشمەرگە بێ ئاسایش بێ دژە تیرۆر بێ زێرەڤانی بێ کۆماندۆ بێ خۆی بەداخەوە ئەگەر هێزی پێشمەرگە وا ئیشی باشی کردووە مەرحەلەی باش بڕاوە بۆی کە هەندێک لە دیواکان تێکەڵ کرێت و وەزارەتی پێشمەرگە ینی ببێ بە وەزارەتی پێشمەرگە ئەم هێزەکانی هەفتا و هەشتا و ئیش لەسەر بەرگری فریاکەوتون و زێرەڤانیش بکرا هێزەکانی ئاسایی زەرور بوو کە تێکەڵ بکرێتەوە هێزی دژە تیرۆر ئەو هێزە تایبەتانی کە لەژێر هەر ناوێکە ئەگەر ئەم هێزانە یەکیان بگرێتەوە بە تاکید ئەم وەزعە بەم شێوەیە نابوو ئەو دەستگا هەواڵگریانەی وڵاتانی تریش لەوانەیە بەو شێوەیە ئەوان ئیسیفادەیان لەم ناکۆکیە نەکردایە بەڵام ئەم ناکۆکی کە ئێستا هەیە ئەمە ناشادرێتەوە خۆ مشتەکان زەقە و لە میدیاگان دەکەن بەنامە لە سەر ئەمە بەڕاستی تاسیری هەیە و خراپیشە هەم بۆ سومعی هەرێم خراپە هەم بۆ سومعی دەستگاکان خراپە تۆ کارمەندی ئەم دەستگای ئەو دەستگای ترەچە تیرۆریەکە کارمەندی ئەم دەستگای ئەو دەستگای ترە چێزانیاری لەسەر کۆکاتەوە کارمەندی ئەم دەستگایە ئەو دەستگاکەی تر دێت متابعەیە کابزانێت چی بکاتچینەکە ئەمانە ئەمە هەمووی لە ئێستا و لە ئایندەشا خراپە بێ و هەم بۆ دەستگاکەش ناشیری نەبێ لە بەردەم وڵاتە ئەو وڵاتانی کە دەعمانەکەن ئەوانی کە محاولاکەن کە دەستگاکان بکەنەوە بەیەک و محاولاکەن حکوومەتی هەرێم بە قووەت بێ ئەم حاڵەتانە هەمووی دەور و تاسیری خراپیەیە بەس وەکو یەگرتنەوەکە بەدڵتە جەناو دۆ شارەزایەکی سەرباز چونکە دڵ ئەو یەگرتنەوە ژۆک و پێویستنەوەی لیوە هاوباشەکانی پێشمەرگە چکە خۆ دەزمون تێ لە 16 ئۆکتۆبەریش بۆ نمونە لیوە هاوباشەکان لێک ڕوودا و هەمویان لەبەرێک هەڵوەشانەوە هەرێکە و بەلایەکدا ڕۆژ ئێمە ئەگەر پێش شەڕی داعش ئەتوانین بڵێن لە ساڵی 92 چەند جارێک شەڕ کرا شەڕی ناوخۆ کرا بەداخەوە خۆزگانە کرایە دوای شەڕی ناوخۆ شەڕی لەگەڵ پەکەکە کرا شەڕ لەگەڵ حیزبەکانی ترا کرا دوای ئەنسار و ئەمانە هاتن لەگەڵ ئەوەیە شەڕ کرا داعش هات هێزی پێشمەرگەی کوردستان ئەتوانم بڵم خۆشەویستی و محیبەتێک لە ناو خەڵکا دروست بوو هێزی پێشمەرگە تقریبەن یەکگرتنەوەیەکی پێوە دیار بوو کە بەدەیان و بە سەدان پێشمەرگە و فەرماندەی هەردوو لاو پێشمەرگەی لایەنەکانی تریش لە ڕەبایەکە ئەمان بینی کە شەهیدە بوون ئەو کاتەژ یعنی فەرق و جیاوازی هەبوو ئەو پێشمەرگانی کە لە لیوا هاوبەشەکان بوون وەکو لیوا تایبەتەکان و زێرەڤانی و دژە تیرۆر و ئاسایش و ئەمانە ئیمکانیەتیان نەبوو چی لە ڕووی چەکەوە چی لە ڕووی فیشەکەەوە چی لە ڕووی کەلوپەل ینی هەر ئەتبینی فەرق و جیاوازیەکی زۆر هەبوو بەڵام دوای شەڕی داعشا هێزی هاوپەیمانان ئەوان توانیان دەعمێکی باشی هێزی پێشمەرگە بکەن مشق و ڕاهێنانیان کرد چەک و تەقەمەنی و سیارە و پێداویستی ئەوەی کە پێویست بوو کرا جێبەجێ کرا بەڵام بەداخەوە دوای ئەو 16 ئۆکتۆبەر ئەوەی کە ڕوویدا لە کەرکووک ئەو خیانەتەی کە بوو ئەو وەزعی کە هەبوو لە کەرکووکیش ئەو لیوانی کە جەنابەت باسیەکەی لیوای یەک و لیوای دوو کە ئەمریکیەکان مشق و ڕاهێنانیان پێکردن کۆمەڵی ئەفسەری باشیانێنان ئەوەی پێویست بوو بێت بوو ئەو دوو لیوایە کرا بەڵام بەداخەوە لە 16 ئۆکتۆبەر ئەو دوو لیوایش ئەوانیش بوونەوە بە دوو بەشەوە. وەزارەتی پێشمەرگەش بینیمانەوە کە هیچ دەسەڵاتێکی نەبوو ئەو کاتە بڕیان لای هێزەکانی هەفتا و لای لیوا تایبەتەکان و لای لیواکانی ئەمە لیوای سکرتاریەتەوە ئەمە لیواکانی ئەو لە ئەمانە هەمووی وای لێ هاتەوە جیابەوە هێزەکان ئەوەی کە لە سنووری پارتی بوو چوونەوە پردی ئەوەی کە لە سنووری یەکێتی بوو هاتنەوە بان مەقان و لای چەمچەماڵوان ئەو یەکردنەوەی ئێستش وەکو پێویستە باز لە نیگەرانی هاوپەیمانانیش دەکرێت تا پێشتر وەزیری پێشمەرگە چوو بۆ ئەمریکا باسی لەوە کردبوو ئەگەر ینی ڕێگری هەبێت هاوکارەکانی هاوپەیمانان بەردەوام نابێت ئەوە چەند جارێک لەلایەن ئەمریکیەکان و فەڕەنسیەکان ئەڵمانیەکان هۆڵندیەکان بەریتانیەکان ئەوانی کە دامی پێشمەرگاکەن ڕاوێژکارەکانیان هەیە داوایان کردووە چەند جار جەختیان کردوێتەوە ئەتوانم بڵم ئینزاریشیان کردووە کە داوایان کردووە هێزی پێشمەرگە یەک بگرێتەوە ئەم دام و هاوکاریە تا سەد بەردەوام نابێت
ئەگەر بڵین 100% شتەکە بەدڵی هەموو کەسێکە تۆ پرسیارە لە من بکەی بڵێ بەدڵی توێ منەڵم نا بەدڵی من نیە خۆزگا باشتر وە خۆزگا لە برێەوەی کە دەلی وایەکی گرتوێتەوە بیزی وایەکی بگرتایەتەوە ڕاستە ئەمە مەرحەلە ئەیەوێت چونکە ئەم هەموو بەرپرسە هەیە ئەمە فەرماندەی دیوایەوە مەعاملی وایە و ئامر فەوزە و کۆمەڵە ڕۆپەی زۆر دراوە بە خەڵکو و تەوزێ کراوە و ئێستا مەحاوەلاکە نەم خەڵکانە دڵی نەڕێتەوە چونکە ئەم لەملا دڵی ڕەنجەی یەکسەرە چێ لەولا خەڵاتێکەوە پلەیەکی گەورەترێنێ لەولا بە هەمان شێوە دێت تێرە بە هەمان شێوە ئەی بینین یعنی زانی کە چی وەزعەکەی و چی منافەسیەکەیە هەردوو لایەنەوە دڵی خەڵکانی خۆشیان ڕابگرن بە شێوەیەک لە شێوەکان ژێگایان بۆ بکەنەوە بە شێوەیەک بێت کە نەشیش بسووتێ و نەکە با بسووتێ دا ئەوانش ئەوەی کە هێزی هاوپەیمانان ئەوێ و ئەوەی کە منەمێ و ئەوەی کە توی ڕاگەیاندکارەتی و ئەوەی کە پێشمەرگەیەکە ئەوێ و ئەوەی کە هەرێمەکە ئەمە ئەوێت وەکو ئەوە نیەکە هەمومان ئەمانوێ بەڵام هەر باشە بە هەر شێوەیە بێ ئەوە باشترە لەوەی کە هەر نەبێت بەزە و متمانەی دروست بووە لە بینی یەکێتی و پارتی بۆی کێزەکان یەک بخرێتەوە چونکە پێیان وایە گەر بچێتە ژێر دەسەڵاتی بۆ وەزارەتی پێشمەرگە لایەنێک کۆنتترۆڵی هێزەکان بکات یاخود هەربوونی هێزی چەکدار لە حێزی بدە جگە لە حێزب شخصیش هێزی چەکداری ئەو مەترسی لە سەراسایشی کوردستان لەسەر داهاتووی کوردستان ئێمە ئەگەرمانێ حکومڕانی بکەین ئەگەرمانەوێ هەرێمی کوردستان هێزیەکمان هەبێ بە ناو هێزی پێشمەرگەوە کە بێتە جێگای فەخر و شانازی هەر تاکێکی کورد و هەر وڵاتێک و هەر کەسێکە بیبینێت ئەبێ ئێمە هەندێک شت بخەینە ئەو لاوە و ئەوەی کە پێویستە چی لە بەژەوەندی عام و حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵک و هێزی پێشمەرگە شەهایە ئەبی ئەوە جێبەجێ بکەیت تۆ بڵێ ئەیکە بە سستی ئەڕوا تەبعاً نەوانەیە هەموو شتێک بەدڵی هەردوو لا نەبێ بەڵام لەگەڵ هەموو ئەوانەشە ئەگەر نەشیکەن ئەو دەعم و هاوکاریش کە هەیە نەوانێت نەبێت تا هەموو کات بەردەوام هێزی شەخص مەسئولەیە لە هەردوو لا بڵین هێزی چەکداری تایبەت بە خۆی هەیە ئەوە کەم کراوەتەوە تاتوانم بڵم تا حەدێکی باش ئەو هێزانەی کە هەبوو ئەو فەوجانە ئەو دیوانەی کە لێژێر دەسەڵاتی ئەندامانی بڵین مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و ئەوانیا بووە تا حەدێکی زۆر ئەوە نەماوە ئەو هێزانە تقریبان ڕێکخراونەتەوە ناتوانم بڵم 100% بەڵام مەرحەلەیەکی باشی بەس ئەو هەموو ناوە چێ لە هێزە چەکدارەکان ینی ئەو هەموو ناوە جۆرا و جۆرە پێکاتەی سەربازی لە وڵاتانی تریژ ئاوایە هەموو ناوە نەوەڵی لە هیچ وڵاتێکی تر وانەیە کە ئێمە خۆمان ناتوانین مقارە نەکەین بە وڵاتێکی تر خۆزگا ئێستا ئێمە وا بۆ 30 ساڵێکە چێ خۆ ئێران 10 ساڵ پێش ئێمە شۆڕشی کردووە سای بینین چەند وڵاتی تر بەدەست ئێرانەوە ڕەزالەتێتی ئێمە هەر لە شوێنی خۆمانە هەرڕا و حەکەین و تاکو ئێستا نەماتوانیوە هێزەکان ماچاکرد خۆزگا هێزێکی نیزامی یەکگرتومان هەبووە ئاسایشێکمان هەبووە کە و ئاسایشی هەموو تاکێک بووە نەمان و تا ئەمە ئاسایشی فڵانە و ئاسایشی لایەنێکی ترە هێزی دژە تیرۆر خۆزگا یەک هێز وایە و بەیان لەسەر یەکتری دەرنەکرایە و هەر کەسێکە مخالەفێکی بکردایە و بیانگرتایە و بیاندایە بە دادگا هێزی دژە تیرۆر هێزی هەمومان وایە بەرگری و فریاکەوتن و زێرەڤانی و پۆلیسی دارستان و نازانم پۆلیسی ژینگە و کوێ ئەم ناوانەکە هەیە کە تۆ باسیەکەی خۆزگە ئەمانە هەمیانێکیان بگرتاتەوە و یەک بووە بەڵام کە کاتی خۆی کە پارتی دیموکراتی کوردستان هەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە کە لە ساڵی 60ەکان و 70ەکان کە بەدواوە کە دروستبوون بۆ ئەو دروستبوون یەکێتی ئافرەتان لای پارتی بۆ یەکێتی ژنانیش دروست کراوە قوتابیان هەبووە خوێندکارانیش هەبووە بەساتێ ئەم هێزانە لەژێر هیچ ناوێکی تران نەمێنێن بەڵێەوە ساڵ زۆر نییە ینی دوای چەند ساڵی تر خەڵک چاوەڕێ بکە لە کوردستانە هێزێکی بڵێن یەکگرتو و نیشتیمانی سەرتا سەریە ما زۆری دەوێت ئەگەر نیەت هەبێت نیەت هەبێ بۆ نەخێر ئێستا لە کاتی شەڕی داعشا بڕوا بکە فەرق و جیاوازی ناکرا لە بینی فەرماندەکانە لە بینی پێشمەرگەیە وەکو پێم وتی ینی خۆشەویستیەکە بوو تۆ ئەهاتی بۆ خۆ برادرانی ئێوە هەموو لە کەرکووک بوون ئەهاتنەوەوانە قەت کەس نێزانی کامە هێزی پارتیە کامە هێزی یەکێتیە کێ فەرماندەی پارتیە کێ فەرماندەی یەکێتیە هەمووی لە سەنگەرێکا بوو شەڕی داعشیە کرد لای خەڵکیش خۆشەویستیەک دروست بوو پێشەوە ئەتوانم بڵێم کۆمەڵێ ڕۆژنامە و گۆڤار و ڕاگەیاندن و ئەمانەوەیان کردوبوو خەریک بوو پێشمەرگەش ناشری نەکرایەوە بەڵام لە شەڕی داعشا خۆشەویستیەک بۆ پێشمەرگە دروست بووە ئێستا جارێکی تر بەداخەوە جارێکی تر خەریکەوە دروستە بێتەوە بەسەر بڵین گەندەڵی و فرامۆشکردنی هێزی پێشمەرگە و یەک نەخستنەوەیان وای نەکردووە جۆرێک متمانەکەم بێتەوە لای خەڵک
نەک پەیوەندی بە ڕۆژنامە و گۆڤارە آخر ئەوە سەبەبە خۆی سەبەبەکە ئەوەیە کە تۆ سەی دەکەیت بە زەقی کۆمەڵێ شتە بینی پێشمەرگەیە کە بینی لە سەنگەرێکایە شەهید دەبێت من پێشمەرگە هەبوو ئەو لە کاتی ناخۆشترین هجووم بۆ کە داعش هجومی بۆ کردوین کە خۆمان نەدانی کە داعش بەچی شێوەیەک هجومیەکە بیدایەت کە ئەو کاتە هێزی هاوپەیمانانیش نەبووە بڕوات ببێ پێشمەرگە هەبوو بیدایەت 90 فیشەکیانەیە پێی بیکەیسیەک 50 فیشەکیان ناپی قەت ئەوم لەبیر ناچێت بە ڕەحمەت لەگەڵ کاک ئەمی شێرکۆ بەیەکەوە بینوتمەوە چیە کاک شێرکۆ وتی بەخوا کاک سەرحەد ئیمکانیەتەکە هەر ئەوەیە 90 فیشەکەش خۆزگا لە پاکەتێکا بواە و هەمووی یەک نەوع بواە هەردوو فیشەک و سێ فیشەکی نەوعێک بووە یعنی تا پێش شەڕی داعش بەڕاستی هێزی پێشمەرگە وەکو پێویست نەبوو کەس ئاوڕی لێ نەیابوونەوە لە ڕووچەک و تەقەمەنی و تەدریب و سیارە و ئالیات وانەوە بەڵام لە شەڕی داعشا گۆڕا ینی فەرقی کرد زۆر باش بوو. بەڵێ سوپاسێک ناوبڕێکمانێ دوای ناوبڕێک قسە سەردۆخی ناوچە جێناکوکانش دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەینەوە لاتان لەگەڵمان بمێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانان و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی بریانیە خواردنێکی بەناوبانگ و بەچێژ جۆری زۆرە و خۆی بەتەنها بێ یا بەتەنهاش نەبێ زۆر خۆشە بریانی خۆشتر ئەبێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود دڵنیا بمبینیە ئەو جبسەی وێنەی نییە کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە ئادەی پێم بڵێن چییە؟ جبسینینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاک ئەمیت سەرحەد سەبارەت بە ناوچە جێناکۆکان کە خۆش پێشتر ئیشت کردووە لە ناوچانە و دوێنێش بڵێن حاڵەتێک کە بوو تەقینەوەی بۆ بچێنراوە بە هێزەکانی کۆماندۆ ئێستا بڵێن جمجۆڵ هەیە جمجۆڵی داعش بێت یاخۆ گروپی تریش هەیە لەو ناوچانە ئێستا بۆشایی ئەمنی هەیە؟ بەڵێ بۆشایی ئەمنی هەیە لەو سنوورانە ئەتوانین بڵێن هەر لە سنووری شنگات تا ئاچێتە خانەقێن ئەوە ئەو مەتیقانە شوێنەیە 20 کیلۆمەتر هەیە 30 کیلۆمەتر هەیە 10 کیلۆمەتر ئەمە هەمووی بۆشایی ئەمنی هەیە و داعش زۆر بە ئاسانی ئەتوانێت لە سنوورانەیە کار و چالاکی خۆی بکە. داعش لە ڕووی ئەسکەریەوە تێکشکاوە هێزیان وەکو هێزی پێشوو نەماوە بەڵام لە ڕووی ئەفکارەوە داعش هەر داعشە هێشتا هەر ماون لە ڕووی شانەی نووسۆوە لە ڕووی ڕاگەیاندنەوە ئەوان ئەتوانن بە هەمان ئەو قەنەعەتی کە پێشووتر هەیان بووە جارێکی تر تەنزیمی خۆیان بکەن و خۆیان ڕێک بخەنەوە ئێستاش ئەوان وەکو مەفارز لەو سنوورانیا هەیە بەرپرسی تازیان بۆ هاتووە تەشکیلاتی تازیان کردووە چەند لیوایەکی تریان تەشکیل کردووە بە ناوی لیوای فاروق و لیوای ئەبوو بەکری سدیق و لیوای هەمزە و ئەمانە کە فەرماندەی تازیان بۆ داناون بۆ ئەو بەرپرسانیان هەندێک شوێن ئەوان کە پێوالیەکان بکۆ مەحافزەوان لەوانیا گۆڕانکاریان کردووە لە بەرپرسی ئەمنیەکانیان گۆڕانکاریان کردو من زانیاریم هەیە کە جموجۆڵێکی زۆریان هەیە داعش تاکو ئێستا مەترسیە لەسەر ئەو ناوچانە ئەوەش ئەگەڕێتەوە ئەو کەم تەرخەمیێش بە حەقیقەت حکومەتی مەرکەزیە بە دوو ئەتوانین بڵێن بە دوو شێوە شێوێکیان وەزەکە وەزێکی سیاسیە ئەوەی تریشیان حکومەت هەر جاری بە بیانوە کە گوای ئیمکانیت نییە و ناتوانێت خەڵک بۆ سنوورانە تاعینکا و موافقەت ناکات پێشمەرگەش بگەڕێتەوە ئەوێ ئەمە وای کردووە کە ئەو مەتیقانە ببن بە هێلانەی ئەو مەفارزانەی داعش کە لەو سنوورەیە باش ئەی چەک و تەقەمەنی بێ سەرچاوی دارایی ئەی لەکوێ دەستێنێک خۆراک بێ ئەو بڵێن گروپانە بێقەزا بیت ئەوان ئیمکانیەتیان زۆر باشە تۆ چاول لە هەندێک بەرپرسیەوە نەبێ من ئەو
ڕۆژێک کە بەڕێز حەیدەر عەبادی تەسریحێکی داوتی پێشمەتی داعش کۆتایی پێ هاتووە باڵاوتی داعش کۆتایی پێ هاتۆ شتێک نەماوە بە ناو داعشەوە من لە ئێنئاتی لەگەڵ کاکارزانە ئەو پرسیاری دەکردم وتیەوە واڵێوتمە مۆزوعی هەڵبژاردنە حملەی هەڵبژاردنە بۆی ئەوە قسەیەکە ئینا داعش شەرماوە و داعش کۆتایی پێ ناتوە داعش تا ئێستا بە هەزاران کەس لە کەمپی هۆڵایە لە سووریا و تاکو ئێستاوە لە ڕووی چەک و تەقەمەنی ئەوان چەک و تەقەمەنی باشیانەیە ئیمکانیەتیان هەیە بەڕاستی کاتێک کە ئەوان هاتن بە 400 کەسەوە کە مووسڵیان گر کە مووسڵ ئەو هەموو فیرقە و دیوا و هێز و تایبەتانەی پۆلیسی ئیتیحادی و جەیشی عێراقی و دژە تیرۆر و بە ناوی جۆرا و جۆر کە لەوێ نەهابوو بە 400 بۆ با بڵێن 1000 کەس هاتن ئەوان توانیان محافەزەیەکی بەو شێوێ بگرن ئێستاش ئەوان ئەم مۆزعە سیاسی کە هەیە نەوانێ ئەوان تەوجیهاتیان جارێک بۆ نەهاتوی بێت کە کار و چالاکیەکانی خۆیان زیاتر بکەن و ئەجنا ئەوان ئەتوانن زیاتر جم و جۆڵ بکەن ئەوان خەڵکی خەبیری باشیان هەیە و ئەو هێزانی کە هەشیانە لە شەڕی پارتیزانیا دەورێکی باشیان هەیە و ئەوان ناشێن بێن ڕەبایەک بگرن لە ڕەبایەکەیا بمێنن و ئەوان دێن ئەیانوێت کەمترین زیان لە خۆیان زۆر کەمترین زیانیان بەرکوێت زیاترین زەربە لە بەرامبەرەکان بدەن و ئەگەڕێنەوە جاچی بەهۆی ئەبەوە بێ چی بەهۆی قەناسەوە بێ جاچی بەهۆی هجوومکردنەوە بێ کە هەندێک جار بۆ ڕەبیەکانی جاچی پێشمەرگە بێ جێشی عێراقی بیا هێز ئەمیەکانی تر بێ باشە وەکو سەرچاوی چەک و تەقەمەنێکە دیارە یاخود وڵاتانی دەرەوە بێت هیچیان لە پشت ئەو گروپانەوەن کاک حکمت بڕات بێ ئێمە تقریبن 4 ساڵ لەگەڵ هێزی پێشمەرگەیە شەڕی داعشمان کرد و من خەڵکی زۆریشمان یەگرتن و خەڵکی زۆریشیان یەکوژرا و جاری هەبووە 120 کەسیان هاتوۆتە ناو شاری کەرکووکەوە لە شەڕی ڕوبەڕووبوونەوەیان لەگەڵ هێزەکاندا کە هەمیان کوژراون و خەڵکمان یەگرتوونوانە ئەو چەک و تەقەمەنی و ئیمکانیەتی کە ئەوان هەیەیان بۆ ئێمە نەمان بووە لە ڕووی چەک و تەقەمەنی ئەوان ئیمکانیەتیان زۆر باشە لە ڕووی مادیەوە بە هەمان شێوە لە ڕووی تەدریب و شێوەی شەڕکردن ئەتوانم بڵم ئەوان زۆر لە هێزی پێشمەرگە ئەوان زیاتر ئەوان بەقووەترن لە ڕووی مشت و ڕاهێنانەوە لەبەرەوەی ئەوان بە دائیمی لە شەڕاب بوون جاچی لە عێراق بوو بێت لە سووریا بوو بێت لە وڵاتانی تر بێت ئەوان بە دائیمی کە ئەوان کە تۆ شتێک بکەیت جیاوازە تۆ لە ساڵێکا جارێک مشت و ڕاهێنانێک بکە یا تاکتیکی شەڕێک بە شێوەیەک بەوانە بڵێ کە لەگەڵتن یاخود دەورەیەک بکەیتەوە یاخود تەدریب بکەیت ئەمە فەرق و جیاوازی زۆرە لەگەڵەوەی کە تۆ بە دائیمی خۆت لە ناو واقعی شتەکەیان هیچ کاتێک هەبووە لەو چەکدارانی داعش دەستگیرتان کرد بێت ئەندامی دەستگە هەواڵگریەکانی وڵاتان بوو بێ ئەوانەی کە لە شەڕا کە دەستگیر کراون ئەوانە نەبوون کە لە ئاستێکی بەرزا بوو بێتن پەیوەندیان لەگەڵ دەستگایەکی هەواڵگری وڵاتێکا بوو بێ بەڵام من خەڵکمان گرتووە ئێمە کە هەفتەیەک بۆ لە یەکێک لە وڵاتانی دراوسێەوە بە بەڵگە و بە مسەبسەکەوە کە هاتووەتە ئەوێ هاتوۆتە حاویزە و لە حاویزەوە هاتۆ بە ناو کەرکوو گرتومانە لە یەکێک لە وڵاتەکانی دراوسێەوە لە وڵاتێکی ئەوروپیەوە بە تیارە هاتووە داخڵی گومان لەوە هەیە کە دەستگای هەواڵگیری زۆربەی وڵاتان لە ناو گروپانەدا هەبنیان نەبن خۆی کاتێک کە داعش کە بەرەو بەغدا ڕۆی کە نزیک بووەوە لە بەغدا بۆ گەڕایەوە بۆ کوردستان و شەڕی کوردستانی پێکری داعشیش لە چەند شوێنێکەوە لە چەند ئەتوانین بڵێن لە چەند بەرەیەک پێک هاتوو بوون ئیتر هەبوو هەر یەکە بە شێوەیەک لە شێوەکان دامی داعشە کرا من نمونەیەکت بۆ بێنمەوە ئێستا نەوانەیە زۆر کەس بەلایەوە سیر بێکەوە قسە یەکەم بەڵام کە و پرسیاری کە تۆ کرد من ئەیکەم دوای ئەوەی کە ڕوومادی و فەلوجە و ئەو شوێنانە گیرایەوە لە دەشتی حەویجە هەموو شەوێک تەقاکرا تەقاکرا کۆپتەرە هات مشکیلە بوو هۆسە بوو لە بینی پەیجەکانی پارتی و یەکێتی و پەیجی دژە تیرۆری عێراقی شایانوت ئەوەی کە هەولێر یانوت ئەوە دژە تیرۆری هەولێرە سلێمانی یانوت ئەوە کاک لاهورە عێراقی شەوێت ئەوە کاک فازیل بەرواری وانە هاتوونەوەیان کردووە ڕاستی دروستەکەش ئەوە نەبوو یعنی ئەمە حەقیقەتێکە من بۆ مێژوو ئێڵێم و ئامادەم ئەو قسەیەش کە ئێستا ئێڵێم و ئەو کاتەش کە کردم و ئەندام پەرلەمانەکانی ئەو کاتەی کە لە برایانی عارەب کە لە حەویجە خالید فەرجی ئەوانە تێیدی قسەکانی منیان کرد کە من قسەکەم کرد ئەوانش لە بەغدا بە هەمان شێوە کۆن فڕانسوانیان کرد هەندێک کۆپتەرە هاتنە سەر حەویجە کە هاتنە سەر حەویجە هەندێک لەو کۆپتەرانە تەقەیانە کرد دوو کۆپتەر سێ کۆپتەر تەقەیانە کرد خەڵکێکی تریش تەقەیانە کرد کۆپتەری ترە چووکە سوکاری ئەو داعشانەی ئەوانی کە مەبەستیان بە هەڵیانە گرتووەیان برد چەند جار
خەڵکی ئەو سنوورانە بینیویانە بە چاوی خۆیان بە ویدۆ کە گرتویانە کە کۆپتەر نیشتوتەوە لای چەکدارانی داعش خواردنی یاوە پیان چەکی یاوە پیان خۆ ئەمە کێ بوو خۆ کۆپتەر لای من و تۆ نەبووە کاک کێ بووە ئاسمان بەدەست کێوە بوو ئەم کۆپتەرانە چۆن چوونەتێنە کە سوکاری ئەو داعشانیان بۆ کوێ بردووە باش بەس ئێستا بەزدەوەکی کە بۆچی ئەوی هاوپەیمانانیش نەماوە بۆ سەر داعش من بابەتێکی لێ کۆڵەرێکی ناوەندەی ئیماراتم خوێندەوە دەڵێ ئەمریکیەکان بۆ نمونە ڕێگر بوون لە لێدان لە 16 ئۆکتۆبر لە ئاڵاسپیەکان بێت لە گروپینەوەکانی سەلاحەدین بێت دڵ دژە تیرۆری عێراق لێداون و فەڕەنسیەکانیش دواتر ئەمریکیەکان لەگەڵەوەدا نەبوون خۆی ئاڵای پێکان کە دروست بوون ئەوان زیاتر لە مەتیقەی دووز و خانەقید و ئەو بەداخەوە شوێنەی کە دوێنێ ئاکام و ئەو ئەفسەری ترکە شێت بوون لەو سنوورەیە بوون ئەمانەشە تقریبن پاژماوەی داعش و ئەنسار و قاعیدە و ئەمانە بوون محاولیانە کرد ئەوانی کە لە هەمیان عاجز ببوون ئەمان کۆیان بکەنەوە لە ژێر هەر ناوێکا بن و ناویان نابوون ئالاسپیەکان ئەوان فەڕەنسیەکان زۆر مەبەستیانەوانە بوو فەڕەنسیەکان نەکاتی شەڕی داعشیشا بە قەناتەوە پێڵم ئەتوانم بڵێم ئەوان لە هەدەفەکانیان زۆر باشە پێکا و زۆر بە وردی لە هەدەفەکانی داعشیانەدا و چاودێریانەکە دا من بەس ئێستا ڕێگری هەیە من زانیاریم نییە کە ڕێگرانە بێ ئێستا چی هێزی ئەمریکا و باقی هێزەکانی هاوپەیمانانیش ئەوان دەوری ڕاوێژکاری ئەبینن ئێستا ئاسمانی نیە بڵێ ئەوان ئێستا زیاتر ئەم مەلەفی داعش و ئەو تیارانی کە هەڵەستنەوە نادن ئەوانە زیاتری دژە تیرۆری عێراقی و تەیرانی عێراقی نەوەکو هێزی هاوپەیمانان چونکە ئێستاوان بە بڕیارێکی ڕسمی بینیمان کە ئەوان ئەو مەلەفەیان دایەوە بە حکوومەتی عێراقیوان تەنها وەکو ڕاوێژکار ئەو دەورە بینن باشە بینی سەردۆخی کەرکووک جەناب پێشتر لە کەرکووک ئیشتان کردووە سەردۆخەکە چۆن دەبینیوە خۆشتان تا ئێستا نەگەڕانەوە کەرکووک ناشگەڕێنەوە کەرکووک بە نسبەت کوردەوە خراپە بەس بە دەسبەت تۆ لایەنەکانی تر و نەتەوەکانی ترەوە هیچ مشکلەی نییە لە ڕووی ئەمنیەوە کەرکووک خراپ نییە ڕاستە هێزێکی زۆر لە ناو کەرکووکە هەیە بەڵام خەڵکی کەرکووک نەوانەیە زۆری مرتاح نەبێ بەو هێزەیکە هەیە وە خەڵکێکیش هەیە کە ئەیبینین کە زۆر جارکە کۆمێ دەنووسن یا بە ئاشکرا لە ڕاگەیاندەکانەوە ئەڵە نێمە ئێستا ئەمۆز ئەمان پێخۆشترە پێشتر کە حیزبە کوردەکان کە لێرە بوون ئیداری ئەم شارە بەدەست کردووە بۆەوە تعدامان یەکراوە قسەکەن ئەمانە عنی خەڵکێکی کە من بەڵام ئەکسەریەت خەڵک بۆ وەزعا بە تایبەتی کورد بۆ وەزعا دڵخۆش نییە کە لە کەرکووکایە بەڵامیش دەسەڵاتی نەگەڕاویتەوە من لە تقریبا وا 5 ساڵ و 1-2 ڕۆژەکە ئێمە کەرکووکمان بەجێشتووە لە 16 ئۆکتۆبر نەگەڕاوی ناشگەڕێنەوە من هیچ بەرنامەم نییە بۆ گەڕانەوە بۆ کەرکووک نەخێت فەرمانی دەستگیرکردنەکەتان هەرماوەیەوە بەڵێ ناتوان ئێستا بڕۆن بۆوێ من نامەوێت بگەڕێمەوە کە گەڕامایەتۆ مەسەلی دەستگیرکردن وانە هەموو شتێک حەلە بوو بەس من خۆم نامەوێت بگەڕێمەوە و کەرکووک ئەوەی کە لە کەرکووکیشە هیچ دەسەڵاتێکی نییە تۆ بەبێ دەسەڵاتی بچی تۆێنە چی بکەیت نە لە ئێستا نە لە ئایدەشا بەرنامەی گەڕانەوەی کەرکووکم نییە من وەکو خۆم باشە جارێکی هێزی بڵێن هێزی هێزەکانی کوردستان پێشمەرگە بە هێزی تریش بێناچنەوە ناوچە جێناکۆکەکان خۆزگا بەیانی بچوونایەتەوە ئێمە لە ماوەی 5 ساڵی ڕابردووە ئەگەر متابعە بکەین بگەڕێنەوە چەند بەرپرسی وەزارەتی پێشمەرگە و پەرلەمانتار و بەرپرسی حیزبی و ئیداری و نازانم کێ چەندێک لێ دوانرا کە ئەگەڕێنەوە کەرکووک تەواو هێزەکانی لیوا هاوبەشەکان ئەگەڕێنەوە هێزی پێشمەرگە ئەگەڕێتەوە وێنە کورد ئەگەچێتەوە مەعسکەر کەیوان هەشتی شعبی لە کەرکووکا دەرەکرێت هەشتی شعبی بۆ 72 سعات هاتوۆتە کەرکووک ینی لێدوانی زۆر درا زۆر قسە کرا لەبارەوە باسیەوە کرا لە ماوەیەکی زۆر کە ماوە لیوە هاوبەشەکان ئەو دیوانی کە قەرارەکە تەشکیل بکرێت ئەگەڕێنەوە ئەوێنە کوا هیچمان بینی هیچ کراوە تاکو ئێستاوی کە هەمانە ئەو ڕۆژەی کە بەداخۆ باوا بڵین کە سەرایی سەلامی موقتەدا سەدر و بەرەی بڵێن مالکی کە لەیەکیانە ئەو ڕۆژە کە لەوێ شەڕ بوو لە بەغدا شەڕ بوو حکوومەتی عێراق هێزی هەشتی شعبی و هێزی زیاتری ناردە کەرکووک لەوێ شەڕ بۆوان هێزی زیاتریانە ناردە کەرکووک بەس جارێکتر چۆن پێشمەرگە دەگەڕێتەوە ناوچەکە مەگەر حەدەستێک بێتە پێشەوە وەکو ساڵی 91 کە ئێمە چوینەوە کەرکووک کورد مەبەستمەوەیە ساڵی 2003 بە هەمان شێوە ساڵی 2014 کە ئەو مەسەلەی داعشوانە هەبوو کورد بێتەوە ئێمە بە ئاسانی
کورد ڕێگات پێ نادیکە بچێت. بەس ئەو هەر بۆ کەرکووکە کێستا بڵێن سنووری قەڵەمڕەویەکی هێزەکان نەگەڕاونەتەوە یاخود بۆ سنووری پارتیش شنگا لە ناوچە جێناکوکانەویش هیچ نەگەڕاوتە ناوکو بارەگە گەڕاونەتەوە گەڕابێتیشنەوەکو بارەگا گەڕاونەتەوە مەلەفی ئەمنی لای کێبێ مەلەفی ئیداری لای کێبێ مەلەفی عسکەری لای کێبێ هێز ئەو ئەتوانێت بڕیار بدات. ئێستا تۆ هەر بەرپرسێکەکەی کە تۆ ئەی بینی با ئێستا وەزیری پێشمەرگە کە باڵاترین هێزەکە لە ناو هێزە سەربازەکانە ئەگەر بەیانی بێ بچێ بۆ کەرکووکە بێ موافقەت وەربگرێ بە ڕسمی موافقەت وەرنەگرێت نایڵەن داخلی کەرکووک موافقەت لە کێ وەربگرێت ئەبێ حکومەتی مەرکەزی ئەو هێزی کە لە کەرکووکە بێ ئاگادار بێ موافقەتی باتێکە کە بچێتێ پێشتر کە ئێمەش دەوێ بووی قایەت فێرقەکە لە کەیوان بوو هات بۆ ناو شار بۆ کۆبوونەوە تەلەفۆن یەکەی کاکە ئەوە ئێمە دێن بۆ کۆبوونی ئەبنی بۆ ناوشار ئاگاداری سیتەرەکانمانەکەمان و بابێت و ڕێزیشی لێ بگرن. ئێمە زۆر جارکە هەر بەرپرسێکی تریش کە بچوایە بۆ سنووری حەویجە بوو هە شوێنێکی تر ئەوە بەجێشی عێراقی بوو تایە و دوێ دەفتەرێکی لێ بوو ناوی خۆی بنووسایە و کە فڵان کەس و ئەمەدە هێزی لەگەڵایە ئێستا ژوای لە تۆ دەبێت ئەوان ناویان لە دەفتەرەکە بنووسن دەفتەری هێزی عێراقی دەبێ وا بێت دەبێت بزانیرێت دەبێت برقیەک بێت بە ڕسمی بڵێ و ئەمڕۆ کاک فڵان کەس بەوەنە سیارۆ ئەمە ژماری سیارەکانێتی ئەمەنە کەسی لەگەڵایە داخڵە بێت بۆ شێوەیە. ئەی سەرنج چی بوو لە سەرکردنەوەی فڕۆکەخانەی کەرکووک؟ سەرنج چی بوو لە سەرکردنەوەی فڕۆکەخانەی کەرکووک؟ فڕۆکەخانەی کەرکووک بەداخەوە کرایەوە بەداخەوە منەڵێم بۆ ئەو کازمیەی کە کورد پشگیری کرد زۆر بە دۆستی خۆی یێزانی چەپڵیان بۆ لێدا وایان لێ کرد کە ئەمە فریشتەیەکە و خوا نردوێتی بۆ کورد شوتەوێنەوە بەیانی ئەمە هەموو شتێک بۆ کوردەکە بینیمان لە 16 ئۆکتۆبەرە هات فڕۆکەخانەی کەرکووکی کردەوە. پەیامی چی تێدا بوو؟ ئەو بۆ پەیامی سەرکەوتنی گەورە بۆ ئەوانە و پەیامی شکستی بۆ ئێمە بوو زۆر پەیامی بەس تۆ پێت ناخۆشە فڕۆکەخانە لە کەرکووک بکرێتەوە؟ نەخێر خۆ فڕۆکەخانە بکرێتەوە گلەیەکە لەسەر چیەکی ترە بەڵام فڕۆکەخانە کە بکرێتەوە بەرپرسێکی کورد بۆ نمونە لەوێ ئامادە نەبوو کە ئەبێت ناوی کوردی کە ئەمە بەڕسمیە مە بڕیاری ڕاکانجبوور یاخود ئەو فڕۆکەخانەیە نییە ئەمە بەڕسمی کاکە کە ئەبێت زمانی کوردی کە بنووسێت بینیمان کە لابراوە لەوێنە و ئەمڕۆژ بینیمان کە ئەوان یەکەم تیارە لەوێ نیشتەوە و احتیادی کە فڕۆکەخانەکە دەست بەکار بوو. ئەو چ پێیامی تا بوو کە ڕاکانجبووری و پەرلەمانتار عارەبەکان بۆ یەکەم گەشت هاتن بۆ کەرکووک وە کە دابەزین سەلامیان ئەوە شەر یعنی ڕەدێکە بۆ کورد کە کورد پێی ناخۆش بووکەوە کرا بە کوردیان و بەغێرمە باشەرەوە ئێمە کردمانەوە و نیشتیشینەوە و ئێوە بخۆشان جێگیری سەرۆکی پەرلەمان باسی لەوە کرد بۆ ڕێگە نادەن بکرێتەوە جێگیری سەرۆکی پەرلەمانی عێراق دکتۆر شاخەوان عەبدوڵڵا بەڵێ باسی لەو کرد کەوان ڕێگە نادەن فڕۆکەخانەکە بکرێتەوە خوا کرایەوە بینیمان بۆتیانی بچی خۆمە فڕۆکەخانە کرایەوە بە ئاسمانە تیارێ خۆمە بە جادێ ڕسمیان ناتۆ بچین تایە بسووتێنی و ڕێگانە دێت فرقەی دوانزە و کاتە عملیاتی دیژدە داخلی ناو کەرکووکە بوون کە هاتنە ناو کەرکووک بە ڕەحمەت بێت دکتۆر نەژمەنی تەلەفۆنی بۆ من کەوتی من لای خوا لێ خۆش بوو مامجەلالم کاک سەرحەد نابێ بێڵن بێتە ناو شارەوە لە ڕاگەیاندەکانی خۆتان نەتوانن بپرسنەوە کە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندنی لێبوو کاکەریم سنجاریش تەلەفۆنی بۆ من کەوتی کاک سەرحەد نای بەڕێز سەرۆک بەرزانیم ئەڵێ نابێ عملیاتی دیژدە داخلی معسکەرکەیوان بێت تۆ بێ و معسکەرە نابێت تەسلیم بۆوان بکرێت ئێمە پێشمانگرتن بۆ چەند سەعاتێک علیغێدان دووجار تەلەفۆنی بۆ من کرد کە علیغێدان هەموو شتێ بوو وتی سەرحەد وەرە بۆیە هەر بۆ شوێ وتم نایم وتی چۆن نایە بۆ تۆ عێراقی نیت وتم بەڵێ عێراقیم و فەخریشی پێوەکەم بەڵام من نایم بۆێنە تۆ چی ئیشە بە منە کە بێم بۆێنە کە بشت و مایە من تاکید بووم بۆ باگیەکردم هەر بۆ تیارەیە کە پێی هاتوو بۆ تیارەیە برمەوە بۆ بەغدا بەسجنی من دەچوم و دوایش مەجلیسی لەسەر تەشکیل کردم و پێشمان کرد نەمانێت بەڵام خۆگەر بە ئاسمانە بەهاتایە زۆر بە ئاسادیە چون نوێ ئەنیشتنەوە خۆی بە تیارە هاونیشتەوە بەڵام هێزەکە بە پیادە هات بە سیارە هاتن نەمان هێز داخەڵێ بەڵام ێساس تیارەکەم ڕۆنیشتەوە کەس نەتایشت وتان نەبەردەمیاوە نە ڕێگای گرت و بە ئاسمان هاتۆ بە ئاسمان هالیشتەوە دوخولە کەمتر لە دوخولەکێکمان ماوە سەبارەت بە پێکەنانی حکوومەتی نوێ ئەو سەر و کۆماریش هەڵبژێترا بۆ ناوچە دابرێنراوەکان بێ بۆ کوردستان و پێدوای هیچ دەکرێت لەم کابینێ ئەگەر تەشکیل بکرێت تەمەنا ئەەکەم کە دکتۆر عەبدولەتیف دەورێکی کاریگەری هەبێ یەک لە نزیک بوونەوەی نێوماڵی کورد لە بەغدا ئەو کێشە و سیرا و ململانی کە لەسەر ئەو لە ماوەی ئەو ساڵەیە دروست بوو لەسەر ڕێی جمهور ئەو بتوانێت ئەوە بڕەوێنێتەوە بێتە پردی ئاشتی بوو هەموو لایەک و ئەو کێشە مشکلانەکەم کاتەوە و دووش کە خۆی
معلوماتی باشی هەیە لەسەر کەرکک بتوانێت لەسەر مادەی 140 لەسەر ناوچە جێناکۆکەکان لەسەر مەسلەی نەوتوغاز لەسەر بودجە لەسەر هێزی پێشمەرگە لەسەر ئەو دیوانەی کە ماون لەسەر ئەو هەموو شوێنە بەتاڵانی کە لە وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی ناوخۆ وەزارەتەکانی تراکە کە هەمووی حسەی کووردە کە ئێستا قەڵکیتر لە جێگاکانیان ئەو شوێنانە بگەڕێتەوە تەمە ناکەین لە تشکیلی حکوومەتیشە ئەو برادرانی ئەو وەزیرانی کاتچنەوێنە زیاتر ئیشەکانیان بۆ ئەوە بێت بۆ ئیشکردن بێت لەسەر کەرکک و ناوچە جێداکۆکەکان نەوەکو شتی شخصی بێ چاوەڕێی خێر دەکەی یان هەر هیواداری هیوادارین بینیمانە لە چەند مەرحەلەی ترا هیچ نەبوو بۆ یاڵێن هیواداری سپاس دەکەین زۆر سپاس بۆ کاک ئەمیت سەرحەد قادر لە شارەزای ئەمنی و بەڕێوەبەری پێشووی پۆلیسی قەزا و نهێکانی کرد سوپاسیان بەدەبوو دەکەین سپاس بۆی بینەرانی بەڕێز سپاس باوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ